پیغمبری خوا صلی الله عليه وسلم لفرمایشتێکە ئیمامی ئەحمەد و ئەبوو داود و تیرمیذی بۆمان ریوایەت دەکەن لە ئەبوو هوڕەیڕەوە عەبدولقادر ئەڕناوتیش بە حەسەنی دادەنێ رسول الله دەفەرمێ صلی الله عليه وسلم إن حسن الظن من حسن العبادة. پیغمبر دەفەرمێ صلی الله عليه وسلم بێگومان گومانی باش بردن بە مسلمانان و بە ئیمانداران ئەو کەسەی بەردەوام گومانی باش بە مسلمانان دەبا دەفەرمێ لە چاکی و لە باشی و لە پاکی بەندایەتیتی. ئەو کەسەی کەوا هەمیشە گومانی باش بە مسلمانان دەبا کاتێکەوە دەچێتە ماڵی برایەکی خۆی بۆ نمونە دەچێتە ماڵی خزمێک و ڕەفیقێکی خۆیەوە جاری وایە ڕووی گرژە بەرامبەری بێتاقەت و بێزارە یان فەرمووی لێ ناکە بۆ ماڵەوە ناڵێ گەر من پیا بم جارێکی تر نایەمە ماڵی تۆ دەڵێ لەواچێ خەمێکی هەبێ خەفەتێکی هەبێ لەواچێ کێشەیەکی خێزانی و عایلی هەبێ جاری وا هەیە سەلام لە برایەکی مسلمانی خۆی دەکا کە وڵام ناداتەوە ناڵێ ئەو کەسەیە بە تەکەبوڕە یان کە سەلامی لێ ناکە ناڵێ ها چەندە ڕوح زلە سەلام لێ ناکە دەڵێ لەواچێ خەمێکی هەبێ خەفەتێکی هەبێ ئاگای لە خۆی نەبێ بۆیە سەلامی لێ نەکردوم بۆیە سەلامی وڵام نەداومەتەوە هەمیشە عوزر دێنێتەوە ئەوە لە چاکی و لە باشی بەندایەتی ئەو کەسەیە با خۆشبەختی بۆ خۆی بێ چونکە بەندەیەکی سەرڕاستە ئەی پێشەوانەی فەرمایشتەکە ئەو کەسەی هەمیشە گومانی خراپ بە بەندەکان و بە ئیمانداران دەبا لە خراپی و لە پۆخڵی خۆیەتی. اینجا لە ریوایەتەکەی ئیمامی ترمیذیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم حسن الظن بالله من حسن عبادة الله. دەفەرمێ گومانی باش بردن بە رب العالمین لە چاکی و لە باشی خواپەرستی و بەندایەتی ئەو کەسەیە بۆ رب العالمین هەمیشە گومانی باش بە رب العالمین دەبا کە نەخۆشە لەسەر جێگا کەوتووە ناڵێ پەروەردیگارە بۆ لە نێوە و هەموو خەڵکەیە منت نەخۆش خستوم ناڵێ دەزانم بەخوا خوا شیفام نادا هەرچەند نەخۆشیەکەی سەخت بێ درێژ خایێن بێ گومانی باش بە رب العالمین دەبا دەڵێ پەروەردیگار منی بەس کردومەتەوە دەزانم چۆن ئەیوب پێغەمبەری لە دوای 18 ساڵ شیفادا منی شیفا دەدا کە لە نێو خەم و خەفەتێکدایە گومانی باش بە پەروەردیگاری خۆی دەبا دەڵێ دەزانم چۆن پەروەردیگار یونس لە نێو سێ تاریکایی ڕزگار کرد تاریکایی شەو تاریکایی دەریا تاریکایی نێوزگی نەهەنگ دەزانم بەخوا ئاسۆی هیوای منیش دەگەشێتەوە پەروەردیگار لەو خەم و خەفەتەی ڕزگار و دەربازم دەکە ئومێدی باشە کەسێکە رب العالمین منداڵی پێ نەداوە دەزانێ رب العالمین چۆن ئیبراهیم پێغەمبەری بێ ئومێد نەکرد دەزانێ ئەگەر لە دوای کاتێکی تاخیریش بێ پەروەردیگار دەروی خێری لێ دەکاتەوە تەنانەت ئەگەر دکتۆر پێشی گوتبێت تۆ منداڵت نابێ خێزانەکەت نەزۆکە هەر ئومێدی خەیر بە رب العالمین دەبا سەیر دەکا رب العالمین چۆن یەحیای بە زەکەریادا دەزانێ پەروەردیگاریش دەسەڵاتی ئەو لەسەری هەموو دەسەڵاتێکە بێ ئومێدی ناکە گومانی باش بە پەروەردیگاری خۆی دەبا بۆ ناوی لێنراوە یەحیا چونکە خێزانەکەی هەرچەند منداڵی دەبوو هەر دەمرد دەیانگوت منداڵیان بۆ نامێنێتەوە بەڵام پەروەردیگار چونکە ئەو ژنە و مێردەیە گومانی باشیان بە رب العالمین دەبر بەر لەوەی ئەو منداڵە لەدایک بێ پەروەردیگار ناوی لێ دەنێ یەحیا کە ئێوە گومانتان باش و بەرامبەر پەروەردیگار رب العالمین منداڵێکتان پێ دەدە ناوی یەحیایە واتە دەژێ زیندوو دەبێ بۆتان گەورە دەبێ کەسێکە دەزانێ دوژمنی هەیە دەزانێ خەڵکانێک دەیەوێ زەفەری پێبەرێ بەڵام گومانی باشە دەزانێ چۆن رب العالمین لە غارە لە ئەشکەوتە پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوبەکرا پاراست ئەو کەسەیەش دەپارێزێ دەزانێت چۆن پێغەمبەر موسا و گەلەکەی ڕزگار کرد لە دەست فیرعەونەوە ئەو کەسەیەش ڕزگار دەکات لە دەست هەموو فیرعەونێک و لە دەست هەموو زاڵمێک و دەستڕەشێکەوە بۆیە ئەو کەسە بەردەوام هەمیشە دڵێکی ئارامی هەیە هەمیشە یەقینێکی باشی بە پەروەردیگاری هەیە و بەردەوامیش زیاتر و زۆرتر تێکۆشە عیبادەتی زۆرتر دەکا پەروەردیگاریش بەهۆی گومان باشی ئەوەوە دەروی خێری لێ دەکاتەوە دەرگا داخراوەکانی بەڕوودا واڵا دەکات